ساڵتان لەبێت بینەرانی کورسان نیوز مناڕۆتۆفیقم لاڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. لە ئێستادا ئاراستەکان و گفتوگۆکان لە هەرێمی کوردستان بە شێوازێکە کە بۆ ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەنگاوەکان بچنە سەر ڕێڕەوە ڕاستەکە. گفتوگۆکانی نێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە وێنە گەورەکەدا بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ئایندەی حکومڕانی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی باڵای نەتەوەی و نیشتیمانی پاراستنی دەستکەوتەکان لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بە ئاراستەیەکی جددی و لەسەر ڕێڕەوە ڕاستەکەی بەردەوامە. هەمومان نەزانین کە کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە ناوچەکە و لە دنیادا هەیە. هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدا لەم سەروبەندەدا ئامادەکاریەکە بۆ ئەوەی کە ڕێخستنەوەیشی باشە بێ لە نێوماڵی خۆیدا. ڕاستە لێرە و لەوێ گلەی هەیە لە نێو هاوڵاتیانی هەرێمی کوردستان، لە نێو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، بەڵام خۆ ئەم گلەیانەش بە هەند وەرگیراون. ئەوە تا لە ئێستادا ینی گفتوگۆی گەرم و جددی هەیە بۆ ئەوەی کە شێوازە کۆنەکەی حکومڕانی لە هەرێمی کوردستان نوێ بکرێتەوە. نوێکردنەوەکەش لە پێناو چێ؟ لە پێناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان، لە پێناو ئەو گلەی و گازندە و ناڕەزایانی کە هەیە، لە پێناو ئەو داواکاریانی کە هەیە، بەڵام یەک تۆس چاوەڕوانی و سەبرێکی زیاتری ئەوێت لە خەڵکی هەرێمی کوردستان. ئەمشە گفتوگۆکەین لەسەر کۆی ئەو بابەتانی کە لە هەرێمی کوردستان دەگوزارە لە نێوان لایەنە سیاسیەکان، لە نێوان پارتی و یەکێتی و هەروەها لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی ناوچەکە و هەرێمایەتی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بە میوانداری بەڕێز لەتیب نێرۆیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لە شاری سلێمانیەوە میوانمانە. بەڵێ کاک لەتیف سڵاوت لێبێ. سەیدا لەتیف خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما جارێکی دیکە لەگەڵ بەڕێزت پێگەگەینەوە. ئەمێ بەگشتی جارێ ینی باسێک لە ڕەوشی هەرێمی کوردستان بکەین. ڕاستە ئێستا ئارامیەک هەیە و ئاستەقامگیریەک هەیە لە هەموو و گفتوگوی نێوان لایەنەکان بە دیاریکراوی یەکێتی و پارتی بۆ پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە. ڕەوشی هەرێمی کوردستان چۆنە بیننەوە؟ زۆر سپاس کاک هەورێ ڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. بە تاکید من ئەو قسانەی کە ئەمڕۆ دەیکەم زیاتر شیکردنەوە و قسەکردنە لەسەر بەشداری سەرۆک باوەڵ تاالبانی لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە کە لە بەغدا ئەنجامدرا ئەو دێبەیتی کە بۆ سەرۆک باوەڵ ڕێکخرا و لەوێدا سیاست و استراتیژەتی یەکێتی بە ڕۆشنی خستە ڕوو. تەبان ئەم دێبەیتە یان پەیامەکانی سەرۆک باوەڵ تاالبانی کۆمەڵێک ڕەهەند و بواری جیاجیا لە خۆ دەگرێت. ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستان، هەوڵەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان، دۆخی ناوچە جێناکوکەکان، پەیوەندی نێوان هەرێم و بەغدا، پرۆسەی ئاشتی تورکیا و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە دۆخی سووریا بە تایبەتی ڕۆژاوای کوردستان و ئەو هێڕشانەی کە دەکرێنە سەر غازی چەمچەماڵ و لە هەمان کاتیشە هەندێک پرسی دیکەی سەر ئاستی نێودەوڵەتیش لێکراوەی پەیوەست بوو بە پەیوەندی نێوان کۆماری ئیسلامی ئیران و ئەمریکا. ئەوەی پەیوەستە بە هەرێمی دۆخی ئێستا هەرێمی کوردستان، ئێمە لە قۆناغی دوای ئەنجامدانی هەڵبژاردنین. هەرچەندە دەبینین ینی حملەیەکی ناڕەوا دەکرێتە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی ئەو لایەنانەی کە ینی بە تەمانین بەشداری لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بکەن، هەندێکیشان چانسی بەشداریکردنیان لاوازە. ئەمانە لە ڕووی ئەعلامی فەرمی و میدیایی سێبەر و بە جۆرەها شێواز هێڕش دەکەنە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە لە قۆناغی دانوستاندا لە هەموو دنیا قۆناغی دوای هەڵبژاردن هێوربوونەوەیەک پێویستی بە دۆخێکی ئارام
و سەقامگیریەکی سیاسی سەقامگیریەکی میدیایی هەیە و تا ڕادەیەکی زۆر سەقامگیریەکی کۆمەڵاتیش هەیە لە نێوان ئەو لایەنانەی کە یعنی بەشداری لە پرۆسەی سیاسی وڵاتدا دەکەن بۆی زەمینەیەکی گونجاو برەخسی بۆ ئەنجامدانی دانوستان لە ژێر شەڕی میدیایی و زمانی زبر و پەیامی تند و یەکتر تومەتبارکردن دانوستان بەو شێوازە ناکرێت نەک لە کوردستان لە هەموو دنیا بە هەمان بەم شێوازەیە بە تایبەتی ئێمە و پارتی ئەوەی کە پەیوەست بوو بە تیمی تەکنیکی هەردوولە شاندی تەکنیکی هەردوولە قوناغێکی باشیان بڕیوە وەکو لە پەیامەکەدا هاتووە و لێکتێگەشتن لەسەر بەشێکی زۆر لە بابەتەکان هاتوتەکایەوە و یەکەم کۆبوونەوەی شاندی باڵا لە دوای گەڵاڵەکردنی ڕەشنووسی تیمی تەکنیکی بوو ئەوەی دانوستانی فەرمی لەسەر بکرێ یەکەم کۆبوونەش کە ئەنجام دراوە بەپی ئەو پەیامەی کە بڵاو کراوەتەوە ئەنجامەکە ئەرێنی بووە لەبەرەوە یعنی ناکرێ ئێمە بکەوینە ژێر عاتیفەی ئەو جۆرە پەیامانەی کە بە جۆرەها شێواز قسە دەکەن یەکێتی بۆ بێدەنگە یەکێتی بۆ هێڕشناکە یەکێتی بۆچی لە بانگەشەوەی وت و ئێستا وەکو بانگەشە نییە ئێمە لە قۆناغی دانوستان داین واگەر سەیری بکەین پارتیش بە هەمان شێوازە ینی پارتیش ئێستا بەو شێوازە زەقەی جاران پەیامی نییە نەک بۆ ئێمە بۆ ئۆپۆزیسیۆنیش بەشێکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەوەی لە بانگەشە دەیانوت بەرامبەر بە یەکتریان و بەرامبەر بە پارتی و بەرامبەر بە یەکێتی ئێستا شێوازەکە بەو شێوازەی جاران نییە بەڵام ئەوەی کە بە زەقی هێڕش دەکەنە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە دەتوانین بڵێن جیاوازیەکی هەیە لەگەڵ بە ئاماژگرتنی لایەنێکی دیکە یان لایەنەکانی دیکە ئێمە لە قۆناغی دانوستان داین ئەبێ بە پێی ئەو بەرنامەی کە هەمانە بە پێی زەڕورەتی ئێستا هەلومەرجی ئێستا هەرێمی کوردستان بە پێی ئەو بەرپرسیارەتی کە لە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە بە پێی ئەوە مامەڵە لەگەڵ دۆخی ئێستای هەرێمی کوردستان دەکەین. بڵێ سەیدا لاتیف ینی بابەتێکی گرنگ کە تۆ ئاماژەت پێدا ینی یەکێک لەوانەیە کە هۆکارن بۆ نمونە ئەوان یاخود هاوبەشن یاخود ئەوان زۆر جار پاڵنەرە بن بۆ بابەتی چۆنەڵی تەسعید یاخود ئالۆزکردنی هەندێک دۆخ و ڕۆژی ناوچەکە پێم وابێ سەیدا لەتیف بڵێ پێچێ سەیدا لەتیف سەیدا جۆت لە دەنگی منە کە پرسیارت ئاراستە بکەم زۆر باشە سەیدا ینی بابەتی میدیا و بابەتی ڕاگەیاندنەکان بەڵێ پێچێ ینی پەیوەندیەکەمان بڵێ هەتا پەیوەندیەکە لەگەڵ سەیدالەتی وەرەگرنەوە بەڕاستی کۆمەڵی خاڵی گرنگی ئاماژە پێدا ئیشە لەوانە ینی کاتێک کە سەرۆک باڵجەراو تاڵەبانی لە بەغدا لە دیالۆگی بەغدا بۆ ینی دیالۆگێکی نێودەوڵەتی بوو بەشداری کرد ینی کۆمەڵێ خاڵ و کۆمەڵێک ئاماژەی گرنگ لە وتارەکەیدا هەبوو سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان جارێ هەرێمەوە لەسەر دۆخی هەرێمی کوردستان بێن و لەگەڵ سەیدا پرسیاری شاڕاستە بکەم سەیدا لەتیف ئەگەر ژۆت لە منە ینی خۆت لە وەڵامی پرسیاری منە باست لە میدیا کرد باست لە ڕاگەیاندنەکان کرد یاخود باست لە هەندێک لە هێرشە ناڕەواکان کرد بۆ دۆخی هەرێمی کوردستان و لە ناویشیاندا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕینی یاخود چۆنەڵی قسەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە زۆر جار ئێمە خۆمان میدیاکاران یاخود سەرجەم ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان گلەیەوەکەن کە دەڵێن لایەنی دەسەڵاتدار یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان زەمینەیەشی لەبار ناڕەخسێنن بۆەوەی کە کەشێکی ئیشکردنی ئاشتەوایی هەبێ لە هەرێمی کوردستانە فەرموو بۆ نمونەوە تا کەشە ئاشتەوایەکە ڕەخساوە میدیا لێرەدا دەبێت چۆن بەرپرسیارانە مامەڵە بکات یاخود ئەو هۆشیاری کە لەسەر میدیا و ڕۆژنامەنووسە بەرپرس و نیشتیمانیەکانن دەبێت چۆن ئاراستەی ڕووداوەکان بکەن بەوەی کە جارێ ئێمە بهێڵین حکوومەتی هەرێمی کوردستانی نوێ پێک بێت ئەو کات چاوەڕێ بکەین بزانی هەنگاوەکانی چیە بێ بۆ خەڵکی کوردستان ئەنجا گلەیەکانمان ئاراستە بکەین ئەوەی کە میدیایکا ئێستا ئەتوانین بڵێن ڕاستە ڕێیەکەی گرتوێت یاخود نەخێر
بەڵێ بەتاکیت ئەو بەرپرسیارەتەی کە لەسەر شانی میدیا کەمتر نییە ئەوەی لەسەر شانی میدیایە و بەرپرسیارەتە کەمتر نییە لەوەی کە لەسەر شانی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانەوە. هەندێک جار میدیا بەداخەوە خۆی جیا دەکاتەوە و دەزانێت بەرپرسیارەتەکە تەنها لەسەر شانی هێز و لایەنە سیاسیەکانە لەسەر شانی سەرکردە سیاسیەکانە و زۆر جاریش هەوڵەکان بە ئاراستەی ئەوەیە کە زیاتر یعنی بە دوای خەوشەکان بگەڕن، بە دوای جیاوازیەکان بگەڕن، بە دوای ناکوکیەکان بگەڕن. هەندێک جاریش یعنی ئەگەر واش بڵێن چونکە جاری وهەیە یعنی کێ ڕایگشتی دروستەکە سەرکردەی سیاسی سەرکردەی ڕا میدیا و جاری واشەیە یعنی ڕایگشتی خۆی یعنی جەمار جاریوە ڕایگشتی دروستەکە. بەداخەوە هەندێک جار بەشێک لە سەرکردەکانش دەکەونە ژێر کاریگەری ئەو ڕای کە میدیا دروستەکە ڕایەکی نەرێنی مەبەستمان لێرەدا. ئەمە زیانێکی یەکجار زۆری هەیە. دەگەڕمەوە سەر قسەکانی پێشتری خۆم. بۆ نمونە کەوتمان ئەمە قۆناغی بانگەشەنیە کوتای پێاتوە ئەبێ زەمینە سازیەکی سەقامگیریەکی سیاسی بێتەکایە میدیای بێتەکایەوە. طبعاً ئەمە بوو سەرکردەکانیش هەر ڕاستە، سەرکردەکانیش دەچنا قۆناغێکی ترەوە بەرپرسیارەتەکەش گۆڕانکاری بەسەردادێت، خیتاب و پەیامەکانیشان گۆڕانکاری بەسەردادێت. ئەمە لەلایەکەوە لە لایەکی دیکەوە کاتێ بوو نمونەیەک باز دەکەم. سەرۆک باوڵ تاڵابانی بە زمانی ئینگلیزی کە پەیامی هەیە پەیامی زمانی ئینگلیزی بەکارهێنانی هەندێک چەمک ناوهێنانی هەندێک کەساتی جیاوازە لە هەرێمی کوردستان. یعنی من لە هەرێمی کوردستان دەیبینم خەڵکێکەیە خۆی میدیاکارە بەخۆی بە میدیاکاری پرۆفیشنال دەزانێ، بەڵام هەندێک چەمک بەکارێنێت کەسێکە سەرۆکاتیەکە پلەیەکی باڵایە ناوی سادەی ئەو کەسە بەکاردێنن. ئەمە لە وڵاتە پێشکەوتووەکان ئەمە یعنی دیاردەیەکی ناموو ناشرینە. بۆ نمونە با نمونەیەک بێنم لەسەر ئەوەی کە سەرۆک باوڵ وشەی پایداری بەکارێنە بەرامبەر بە سەرۆکی هەرێمی کوردستان. ئەم بە زمانی ئینگلیزی قسە دەکات. خۆ ناکوکیەکانی یەکێتی و پارتی بەقەی ناکوکیەکانی ئێران و ئەمریکا تند نییە. یعنی ئەوان لە 79ەوە لە سیراعێکی توندان و جۆرێک لە جوورەکان لە شەڕێکی توندان، چونکە وام شەڕەش تەنها لە ناوخۆی ئەمریکا و لە ناو ئێراندا نییە. ئەمانە ئەو شوێنانەی کە نفوسیان لێ سیراع و ناکوکیەکان و تند و تیژەکان گەشتوتە جۆر چەندین وڵات. یعنی لە سەردەمی مەحموود ئەحمەدی نەجات من کە گوێم لە دەنگی ئەمریکا گرت و ئیشم دەکرد بۆ دەنگی ئەمریکا کە پەیامەکانیان کە ناوی ئەو سەرۆکی ئەو سای ئەمریکا بەکاردێنە سەرۆک ئەحمەدی نەجات و تا ئێستاش و لەو کاتەوە تا ئێستاش کە هەر کامیان سەرۆکی ئێران بێت لە دەنگی ئەمریکا ناوی سەرۆک بەکاردێن. وڵای سەیدالەتی منەوێت شتێک ئیزافەکەم بۆ ئەم بابەتە ئەگەر بزانم پەیامەکان یان سیاسەتی جیاواز سیراعەتی تونگ بەڵام ئەمە بەشێکە لە ئادابی سیاسی و بەشێکیشە لە ئادابی میدیایش بەدەر لەوەش سەیدالەتی ئەمە پێ دوانیە بەشێک بێت تاڵەبانی بە زمانی ئینگلیزی ئەو پەیامەی بەکارهێناوە ڕێز لە خۆی دەگرێ و ڕێز لەو خەڵکە دەگرێت کە گوێ لێ دەگرن و لە هەمان کاتیشە ئێمە و پارتی لە قۆناغێکی دیکەداین. ئێمە ناکرێ وەکو لە قۆناغی دانوستاندا هەربین لەو کاتەدا کە سەردانی یەکترمان نەدەکرد کە کۆبوونەوەمان نەبوو کە تەنها بە دوای خاڵە لەوازەکانی یان خاڵە ناشرینەکانی یەکتر خاڵە نەکوکەکان یەکتر دەگەڕان. قۆناغێکی ترە و ئەم قۆناغە بە زمانی زبر نابێ، بە زمانی ناشرین نابێ، بە زمانی شیرین دەبێ، بە پشو درێژی دەبێ، بە هەستکردن بە بەرپرسیارەتی دەبێت. لەبەرەوە هەر میدیایەک پێچەوانەی ئەمە کار بکات بۆ ناشرینکردنی حیزبەکان لەم قۆناغەدا و بە دوای خاڵێک بگەڕن لە زیاتر لە نیو سعات قسەی سەرۆک باوڵ تاڵابانی بە دوای خاڵێک لەسەر لەو خاڵەش لەسەر وشەیە کە وشە ڕێزگرتنە.
تو بێت هەموو ئەو نیو سعاتە فەرامۆش بکەیت لە سەرۆشەیەک و بە شێوازێکی دیکە بخەیتە ڕوو ئەمە ئەو کەناڵێکی پرۆفشنال نییە ئەمە ئەو میدیاکارێکی پرۆفشنال نییە و بینیمان هەیە سەرکردەشە هاتووە ئەمەی کردووە ئەگەر ئێمە بین قسەکانی ئەو سەرکردەیە کە هاتووە قسە لە سەر پەیامەکانی سەرک باڵ تاالبانی دەکات قسەی ئەو پیشان بدەین دەیان قسە هەیە لە بانگەشەیەدا کە پێچوانەی دوای پێشگەشە جیازیا بوو هەر خۆی ئەو سەرکردەیە ئەزای چۆن پرەنسیپەکانی ئێمە گوێ لێمە پارتی یەکێتی کۆ ببینەوە گوێ لێمە سەیدا دایانجار وتوێتی مەحاڵە ئێمە لەگەڵ ناوی با بڵێن بناماڵەی بارزانی و تاالبانی هێناوە کەچی لە دوای هەڵبژاردن کۆ بووە ئێ باشە ئێمە بین ئەم قسانە هەردوو قسەکانی ئەوە بکەین هەردوو وێنەکانی پیشان بدەین پێش هەڵبژاردن بە خەڵکیان و هەر ئەم چەند ڕۆژای ماوە کوتایی بەمانە دێن لە ناو دەچن و تاوام شتەکەوا دەرنەچوو جۆرەها قسەی ئەوەی کردووە بەرز و نزمی کردووە لەسەر ئەوت مەحاڵە ئێمە لەگەڵ ئەم دوولانە بچینە حکوومەتەوە مەحاڵە زۆر بەتەنیا ئێمە حکوومەت پێک بینین باش ئێمە ناچین بە دوێ ئەم دەنگانە خۆی هەیە بڵاو بکەینەوە بەڵام لە دوای هەڵبژاردن داوای دانوستانی کردو لەگەڵ لایەنەکانیش کۆبووە بەڵام کە هیچیشی دەست نەکەوت ئەوجا شێوازی گێڕەکەی گۆڕی بە نەوعێکی دیکە ئێستا پەیامەکان ئاراستە دەکرێن لەبەرەوە ئەم جۆرە خیتابانە بە حسابی خۆیان بوو چاواشەکردنی خەڵکە بەڵام ئێستا خەڵکێکی وشیارە و خەڵک لەوە گەورەترە کامانە بیانەوێ یعنی چاواشە بکەن زۆر باشە سەیدا ئەمە جارە بزانم ژۆت لێمە تکایە بەس ئەوەنە وەڵام بیتەوە بۆی کە پرسیار بکەم ژۆت لە من هەیە سەیدا لەتیف باوەڕ ناکەم گوێی لە ئێمە بێ سەیدا لەتیف بەسەکەم کێشەیەکە بێت لە ینی پەیوەندیەکەیە تاوەکو برادران وەریەگرنەوە هەر بۆ ینی ئیزافەیەک ینی لە پرەنسیپەکانی دیبلۆماسیەتدا و لە یاساکانی ینی دیبلۆماسیەت و معامەڵەکردندا ینی خۆی کۆمەڵێک ینی سەیدا لەتیف ژۆ لێمە بەڵێ فەرموو زۆر باشە ینی من ویستم ئەوە پرسم ینی خۆی لە پرەنسیپ و ئادابەکانی دیبلۆماسیەتدا کۆمەڵێک بەها هەیە دەبێ ئەم بەهایەنە بپارێزی اینجا تۆ بۆ نمونە کاتێک کە قسە لەسەر هاونیشتیمانی و هاوڵاتیشی وڵاتەکەی خۆ دەکەی کە سایەتی و سیاسیشی وڵاتەکەی خۆتەکەی خۆ دەبێ بەڕێزەوە ناوی بێنی خۆمە ینی کفر نییە کە ئینسانێک کردبێتی یاخود سەرکردەیەکی سیاسی کردبێتی دوجار قسەکە ئەوەیە ینی ئێمە کە هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین کە هەرێمی کوردستانە و ئێستا ژەزانی قۆناغەکەمان هەستیار و ناسکە لە ماوەکانی ڕابردوو لەم ناوچەی کە پێی دەوترێت زۆنی سەوز کە ئەمە بەڕاستی عیبە ئێمە هەمیشە بڵین زۆنی سەوز و زەرد ئەمانەوێمە کاڵ بکەینەوە ینی کۆمەڵێک داواکاری و خۆپشاندان و مانگرتن و ڕێگرتن هەبوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو چۆن دەڵێن باڵادەستی ئەم زۆنن ئێچوونە لایەن و داواکاریەکانیان لێ وەرگرتن خۆ دەبێ ئەم بابەتە بە سەبر و ئارامی بێ وەکو جەنابیش ئاماژەت پێدا یعنی ئێمە کە هاوڵاتی ئەم وڵاتین قەرارمان ناوە ئەم دۆخە چاپ بکەین ئەم ڕەوشە بەرینە کەنارێکی ئارام پێدوانیە دەبێ هەموو پاڵپشت و یەکگرتوو بین بۆ ئەوەی کە جارێک کابینەیەکی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ لەسەر ئەو بنەمایانەی کە هەردوو حیزب پارتی و یەکێتی لە ماوەکانی ڕابردوو لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن ئیشیان لەسەرە کرد و ئێستش هەردوو حیزب دەیانێت ئەم بابەتانە جێبکەنەوە پێ دوایە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێک دێت هەموو داوا و داواکاریەکانی پارتی و یەکێتی تێدا جێگیرە بێت کە داوای خەڵکی هەرێمی کوردستانە و بە تایبەتی ئەم ناوچەیە کە هەمیشە داواکاریەکانی زیاتر بۆ لە چاو ناوچەکانی دیکەی خەڵکی هەرێمی کوردستان کاک هاوڕێ خۆی یعنی ئیرادەیەکەیە لەو ئیرادە دژبەریەک بەکاردێنن ئەو ئیرادەیە مەسەلەن لەلایەکەوە ئەڵێن وەزعی هەرێمی کوردستان باش نییە وەزعی موچەقۆران باش نییە وەزعی هەمەجووری هەرێمی کوردستان باش نییە هەمومان لەسەر ئەمە کۆکین وەزع باش نییە بەڵام لە هەمان کاتیشە کە هەوڵێک دەدرێ بۆ پێکێنانی حکوومەت چونکە ئەم وەزع بەچی چاک دەبێت بەوە چاک دەبێت حکوومەتێکی نوێ
حکوومەتێکی خزمەت گوزار زۆر قسەمان لەسەر ئەوە کردووە حکوومەتێکی نوێ بێ و کە ئێمە زۆر جارەکوێکی تاڵێن بە شارەکەتێکی ڕاستەقینەمان هەبێ لەو حکوومەتەدا لەلایەکەوە یعنی دەیانەوێت جەوێک بخڵقێنن کە و حکوومەتە پێک نێت و لە هەمان کاتشتا ناڕازین لە موازای ئێستا ئەمە دژباری ئەبێ یعنی ئەوەی نهێتە حکوومەتیشەوە ئەبێ ئەو بەرپرسیارەتە هەڵگەرێک کە زمینەیەک بڕەخسێنێ بۆ چوونە پێشەوەی هەوڵەکانی دانوستان و گەیشتن بە نەتیجەیەکی ئەرێنی و حکوومەتەکە دا بمەزرێ چونکە بەشێکی زۆریش ئەم ئەرکە کەوتە سەرشانی حکوومەتیارێن بەشەکەی دیکە دەکەوێتە سەرشانی هەردوو حکوومەتیارێن و حکوومەتی بەغدا ئەبێ ئەو حکوومەتە نوێ بەم ئەرکە هەستێت ئەمە یعنی بەڕاستی ئەمە شتێکی کە لە گرفتەکەن کە ئێمە ئەم قسانە دەکەین بەو معنانیە بڵێن دۆخی هەرێمی کوردستان بڵێن ئەوان لێ بەرپرسن ئەوان بەشێکی لێ بەرپرسن لەبەر ئەوەی بەرپرسیارەتێکی سیاسی دەکەوێتە سەرشانی هەموو لانەکەم بەرپرسیارەتێکی میدیایی دەکەوێتە سەرشانی هەموو میدیایی هەرێمی کوردستان و بەشێکی بەرپرسیاتی لە سەرشانی هەموو ڕێکخراوەکانیش ئەوەی کە کاریگەریان هەیە لەسەر شەقام و لەسەر ڕای گشتی بۆیە ئەبێ نابێ ئێمە ڕەشبین بین ئێمە ئەم ڕوونکردنەوەانە دەدەین بەڵام لە هەمان کاتیشا بێئومێد نابین و هەوڵەکانی یەکێتی کە پێش ئێستا و بە ئێستاشەوە ئەو کاتانەی کە شاندی یەکێتی سەردانی بەغدای دەکرد یەکێتیان تومەتبار دەکرد دەیانوت ئەمە دەچن ڕوودەکەنە بەغدا و یعنی جۆرها تومەتیان دەخستە پاڵ یەکێتی دوجار هەمویان گەشتنە و قانەتەی کە ڕێگای سەرەکی بوو چارەسەکردنی کێشەکان بەغدا نەک شوێنەکانی دیکە ئێستا وەکوتم لە قۆناغێکی دیکەداین ئەبێ هەموو لایەنێک هەست بەو بەرپرسیارەتی بکە بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنین حکوومەتێک کە وەکو لە پەیامەکەی سەرک باڵ داهاتی متمانە بوو هاوڵاتیان بگەڕێنێتەوە حکوومەتێک کە بتوانێت خزمەتی کومەڵانی خەڵکی کوردستان بکات کەواتە هاوڵاتیانیش بە هەموو چین و توێژە جیاوازەکانەوە بە هەموو ئاست و پلەکانەوە بە مامۆستا و بە پارێزەر و تەنانەت بە ژینگە پارێزێکیشەوە دەبیانی ئەم هەستە نیشتیمانیە یاخود ئەم باوەڕبوونی متمانەیە لە ناخیا دروست بێ بۆی کە ینی هیچ نەبێت وەکو جەنابتەڵی چانسێک بدەن یاخود دەرفەتێک بدەن بزانن ئاخۆ ئەم لایەنانی کە ئەمان متمانەیان پێداون یاخود ئەو داواکاریانی کە هەیەیان بۆ لە ڕابردوو ئەم لایەنە ناتوانن جێ بکەنەوە لە حکوومەتی داهاتوو یاخود هیچ نەبێت جێبەجێ بکەن ینی پێت وایە ینی خەڵکیش بەرپرسیارەتیشی گەوری لەسەرشان نییە سەیدالەتی بۆ ئەم بابەتە قۆناغەکە ینی قۆناغەکەەوە دەخوازێ هەر بەرپرسیارەتێکی هاوبەش هەیە قۆناغەکەەوە دەخوازێ کە کورد وەکو لە پەیامەکەی هەواڵ باڵ تاالبانی داهاتووە کە داوای هاوپەیمانەتێک دەکە لە بەغدا ئێمە ینی ئەم ماوەیە بۆ هەندێک پرس وەکو بابەتی بودجا بۆ هەندێک پرسی دیکە کورد بە یەکتیمی داوای مافەکانی گەلی کوردیان کرد سەرکەوتنمان بەدەستێنا ئەبێ ئێمە ئەمە گەشەی پێ بدەین ئەمە بازنەی ئەوە فراوانتر ببێ بۆ کۆی پرسەکان و بازنەی ئەو فراوانتر ببێ بۆ چارەسەرکردنی کێشەکان نێوان هەرێم و بەغدا و بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە بەرووکی هەرێمی کوردستانی گرتوتەوە لەبەر ئەوە ینی سەرک باڵ تاالبانی لەو دیبێتەدا پەیامێکی نیشتیمانی ئاراستەی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانی کرد و ئاراستەی هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستانیشی کرد ئەوەی باشووری کوردستان داوا دەکات کە هاوپەیمانەتێک پێک بێنن بەمە دەتوانین باشتر هەم دەستکەوتەکان بپارێزین هەم ئەو دەستکەوتانە بەدەست نەهاتوون بەدەستی بێنین هەم ئەمە کار ئاسانیەکیش دەکات بۆ حکوومەتی عێراقیش چونکە هەندێک جار دوو سێ ڕای جیاواز لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە پرسێک کە حکوومەتی عێراقیش نازانێت لەگەڵ کام ڕا تعامل بکە کە ئەو کاتێک کە ئێمە بە یەک تیمی و بە یەک ئیرادەیی بە یەک خیتابی تعاملمان کرد لەگەڵ بە یەک ئەجندا تعاملمان کرد لەگەڵ بەغدا ئەو کاتە سەنگی ئێمە زیاتر دەبێت بەرچاوڕونێکی باشتر بۆ بەغداش دروست دەبێت چونکە و حەقیقەتێکە ئالۆزی ڕەوشی هەرێمی کوردستان کێشەی نەرێنی دەکاتە سەر بەغداش
و ئاڵوزی ڕەوشی بەغداش کاریگەری نەرین دەکاتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی لەم هەلومەرجەی ئێستادا لەبەر ئەوە یعنی ئەبێ ئەم ئیرادەیە یعنی ببێتە ئیرادەیەکی سەرەکی و پاڵپشتێکی ئەم ئیرادە بکرێ کە کورد بە یەکتیمی لە بەغدا هەم بەرگری لە مافی گەلی کورد بکە هەم داوای بەدیهێنانی ئەو مافانەی کە بەدەست ناتون و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەن و ئەوەن ئەو کێشانەی کە لە ناوچەدا بڕێنراوەکانن بۆ ئەمەش پشت بە دەستوری عێراقی ببەستین. سەید لاتیڤ یەک خاڵێکی گرنگتر هەر لەسەر بابەتی ینی ئەم پتەویە یاخود ئەم سەقامگیری کە هەرێمی کوردستان پێویستە هەیبێ و ئەو تەبایی نێوان لایەنە سیاسەکان و لەسەر و هەمووشیانەوە ینی ئەم دوو حیزبە سەرەکیە کە سەردەمانێکی زۆرە حکومڕانن و ئێستش ینی ئەوان باڵادەستیان هەیە بەسەر کۆی جومگەکان لە هەرێمی کوردستان لە عێراق لە هەرێمایەتی لە ناوچەکە. ئەم بەهێزی کورد وای کردووە یاخود هەرێمی کوردستان وای کردووە یاخود تا ڕادێکم سەقامگیریە نسبی کە ئێستا دروست بووە لە هەرێمی کوردستان ئەو تا وای کردووە ینی لە باکوور کە پرۆسەی ئاشتی جارێکی دیکە دێتەوە سەر پێ یخۆ پەیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان بۆ هەرێمی کوردستانیش هەیە بۆ لایەنە سیاسیەکان هەیە ئەوە تا ئێرە بۆتە چەقی گفتوگۆکان و تا ڕادەیەکی ژگەیاندنی پەیامی بەڕێز ئۆجەلان لێرەوە بۆ قەندیل کەواتە ئێمە کە سەقامگیر بین کە ئارام بین پێدوانیە دەبینە چارەسەرێکی گونجاو بۆ پارچەکانی دیکەش لە هەرێمی کوردستان و لەگەڵی شا پاڵپشتیەک. ئەوە ڕاستە و پێچەوانەکەشی ڕاستە بۆ نمونە گەر ئێمە قسە لەسەر ڕۆژاوای کوردستان بکەین خوا نەخواستە وەزی ئەوێ تێک بچێ وەک چۆن پێشتر کە شەڕێکی تند هەبوو لەگەڵ تیرروسانی داعش سەدان هزار کەس ئاوارەی هەرێمی کوردستان بوون کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دروست کرد هاتنی سەدان هزار ئاوارە بارگرانیەک لەسەر باشووری کوردستان دروست بوو و ئەمە بە پێچەوانەوە ئەگەر کێشەی ڕۆژاوای کوردستان بە ئاشتی چارەسەر ببێ کورد دەوری هەبێ لە دانانی دەستوری سووریادا و ماف و تایبەتمەندی گەلی کورد لەو دەستورەدا فەرهەم بکرێ ئەمە کاریگەریەکی ئەرێنی دەکاتە سەر هەرێمی کوردستانیش بۆ باکووری کوردستانیش بە تاکید ئەو شەڕەی کە دەیان ساڵە هەیەتی شەڕە لە نەو ماڵی هەرێمی کوردستاندایە یعنی زیانەکانی ئەم شەڕە زیاتر بۆ هەرێمی کوردستانە لەوەی بۆ تورکیا یان تەنانەت بۆ پەکەکەش بێ لەبەر ئەوەی یعنی سەدان هاوڵاتی بەهۆی ئەو شەڕەوە شەهید کراون سەدان هاوڵاتی بریندار بوون دایان دێهات چۆڵ کراون یعنی زیانێکی یەکجار زۆر بەر هاوڵاتیانی ناوچەکە کەوتووە زیانی مادی ڕەز و باغ و دەرامەتیان لە ناوچووە ئەمە بووەتە هۆی ئەوەی بە تایبەتی شوێنێکی وەکو دهۆک بەهۆی ئاوارەبوونی هاوڵاتیانەوە ڕێژەی بێکاری بە بەردامی لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان زیاترە و ئەمە تەنها کاریگەری نەکردوتە سەر کەرتی کشتتوکاڵی کاریگەری کردوتە سەر بواری هەنگاوانی جاران دهۆک زۆر ینی لەو بارەدا داهاتێکی زۆری هەبووی بواری هەنگاوانی ئێستا لە کزیدایە و ئەم دوایەمە دوسێ ساڵە کاریگەری کردوتە سەر کەرتی گەشت و گوزاریش لە پارێزگای دهۆک و بەشێکی پارێزگای هەولێریش کەوابێ ئەم شەڕە تەنها لە زەرەری تورکیادا نییە لە زەرەری هەرێمی کوردستانیشدا بۆیە یعنی پرۆسەی ئاشتی چەندە بوو تورکیا بکوتە هێنان بە خوێن ڕشتن چەندە گرنگە ئەوەندە بوو هەرێمی کوردستانیش گرنگە و ئەوەندە پێویستە کە لە نەپەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان جدی بن لە پشتیوانیکردن لە پرۆسەی ئاشتی لە تورکیا بۆیە سەرۆک باڤڵ تاڵابانی لە پەیامەکەیدا بە ڕاشکەوانە ڕایگەاند کە یەکێتی پشتگیری لە پرۆسەی ئاشتی لە تورکیا دەکات و ئێمە تەنها هەر پشتیوانی لەو پرۆسیان ناکەین بەڵکو لە نەوەتەکانەوە هەوڵی بۆ دەدەن بە تایبەتی لە 92-93 کە لە سەردەستی سەرۆک مام جەلال ئەم بیرروکە هاتەکایەوە و لە بە هەوڵ و کوشی سەرۆک مام جەلال یعنی زەمینەیەک ڕەخسا بۆ ئەوەی لە سەردەمی سەرۆکی
کۆچکردوی تورکیا ینی پشتگیری لەو بیرروکە کرد و زمینە ڕەخسەکە بەڵێ تورکوت ئۆزال کە دانوستانێکی ناڕاستەوخۆ لە نێوان تورکیا و پەکەکە هاتەکایەوە دوجار ئاگربەست هاتەکایەوە و ئەو ئاگربەستە بوو ئەو سەردەما گرنگێکی زۆری هەبوو بەهۆی ئەو ئاگربەستەوە دێهاتەکانی کوردستان سنووری پارێزگای ناوچە سنوورەکانی دهۆک و هەولێر یعنی ئاوادانێکی زۆری بەخۆیەوە بینیوە بە پێچەوانەوە کاتێکە شەڕەکە داگیرسا لە جیاتی ئاوادانی بۆ بە ماڵوێرانی. سەیدا لەتیف جەنابێت وەکو ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان تاوان ئەمە یەک پرسیار لە ڕاستە ئاماژەتدا بە کۆمەڵی خاڵی گرنگ و بە بەرەو پێشچوونی ینی گفتوگۆکانی نێوانی شێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڵام بە پێ و زانیاریانی کە هەیە بەیانی کۆبنەوەیکی شێتی و پارتی هەیە لەسەر ئاستی باڵا ناشمێنی زۆر زانیاری بخەیتە ڕووچکە زام زانیاریەکانی نێوم کۆبوونەوەانە تا ڕادەیەک بە نەهێنیە پارێزێ بووی تا و کاتێک کە حکوومەت هێرێمی کوردستان بە شێوازێکی تۆکمە لە نێوان هەردوو پاردا پێک دێ کۆبنەوەکەی بەیانی لەسەر ئاستی باڵایە بۆ چ بابەتێکی دیکە گفتوگۆکەن چکە پێم وابێ لیژنە تەکنیکیەکان بە کۆتا هاتوو کۆبوونەوە. کاک هاورێ ئەوەی ڕاستی بێ یعنی دانوستانەکانی یەکێتی و پارتی یعنی دانوستانی داخراون یعنی تا ئێستا سەرۆکی شاندی باڵای هەردوو لە قسەیان نەکردووە لەسەر وردەکارەکانی دانوستان وتەبێژی هەردوو لە قسەیان نەکردووە لەسەر تەفاسیلی دانوستانەکان بۆیە من ینی ئەو ڕێگە بەخۆم نادەم من قسە لەسەر با بڵێن وردەکاریەکانی دانوستان بکەم هەر ئەوەندە دەڵێن کە تا ئێستا ئەو هەوڵانەی کە دراون وەکو لە پەیامەکەی هەردوو لە داهاتووە پەیامە هاوبەشەکە هەردوو لە داهاتووە دانوستانەکان ئەرێنی بوون کاتێک کە دانوستانیش داخراو بن ینی بۆ ئەوەیە کە ینی زۆر قسە لەسەر نەکرێ بۆی ینی ئەرقەلە و کێشە و شتیوا بۆ دروست نەبێت بۆە لە بەرەم ببوورە من ناتوانم باسی تەفاسیل و وردەکاری دانوستانەکان بکەم. حەز بە بەرپرسیارەتێکە دەکەم ئەزانم تاوان ناتەوێت ڕاستە ویان چکە بۆ سەرکەوتنی بابەتەکەیە دەستە خۆش بە سێداڵەتی بابەتێکی دیکەی گرنگ کە ینی ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو عێراق وەکو ناوچەکە چاوەڕێی دەکەین گۆڕانکاری گەورەیە ینی گۆڕانکاریەکان لە ئاستی باڵای وڵاتانی زلهێزە ینی تا ئێستا دوایەوەی کە ترامپ دەست بەکار بوو ینی کۆمەڵێک گۆڕانکاری بەنیازە هەم لە عێراقدا ئەنجام بدا هەم دەربارەی ئێران ئەنجام بدا ئێمە ژۆ هەرێمی کوردستان تاوان دەمێکە خۆمان ئامادە کردەوە بۆ ئەم بابەتە بەشێک لە پەیوەندی و لێک نزیکبوونەوەی زیاتری یەکێتی و پارتی بەم ئاراستەیە و خۆ ئامادەکردنە بۆ ئەمە لە چوارچێوەی گۆڕانکاریە گەورانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێتە ئاراوە پێ دوایە پریشکی هەر گۆڕانکاریە کە بە خراپ یاخود بە سلبی بۆ ناوچەکە بێت بەر هەرێمی کوردستان دەکەوێت سەیدا لەتیف وڵی داوای لێبوردنەکەم تۆزێک لە ڕووی گەشتنی دەنگە گرفتێکمان هەیە ئەوەی پەیوەستە گوێم لێ بوو کە باسی گۆڕانکاریەکانت کرد بە تەکیت ینی سەرۆک باڤڵ تاڵابانی ئاماژەی بەوەدا و تەنانەت ئەو باڵێن ڕای یەکێتی بەرامبەر پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێرانیش لێرەدا بە سیاسەتێکی هاوسەنگ پەیامەکە گەیشت کە ڕایگەیاند ئەوەی ئێران لەگەڵ ئەوەدا نییە ناخوازێت چەکی ئەتۆمی بەرهەمبێنێ و لە بەرامبەریشدا ئیدارەی سەرۆک ترامپ ناوێ بە جەنگ بە شەڕ ئەم کێشە یەکلا بکاتەوە و ئەمە نیشانەی ئەوەیە کە یعنی ئێمە بڕوامان بە دانوستان هەیە و سیاسەتی یەکێتیەوەیە کە کێشەکان تاکە ڕێگە بوو چارەسەرکردنی کێشەکان بەکارهێنانی زمانی دانوستانە و گرتنەبەری ڕێچکەی ئاشتیە جا ئەمە بوو ئێمەی ناوخۆی هەرێمی کوردستان بێ درستە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچە دابڕێنراوەکان درستە بە پشتبەستن تاوان بە دەستوری عێراقی بەڵام لە ڕێگەی دانوستانەوە بۆ کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە هەمان شێوە یەک خاڵکە
یعنی دوو بژاردە دەستیشان کرا دوو بژاردەکە ئەوە بوو ئەویشەوەیە کە ئەو گروپانەی ئەو گروپە چەکدارانەی کە یاخین لە دەرەوەی یاسا هەندێک جۆڵەی چەکداری دەکەن ئەویش بە تایبەتی بردمانکردنی ناوچەی چەمچەماڵ بووە و بە تایبەتی بردمانکردنی غازی چەمچەماڵ لەوێدا سەرۆک باڤڵ تاڵابانی دوو بژاردەی خستە ڕوو. بەڵێ سەیدا لە تیجۆ لێمە کاک هاورێ ببوورە بابزانم دەنگم کەمێ قەتە بوو ینی لە کۆی پرۆسەکان ینی پەیامی یەکێتی سیاسەتی یەکێتی گرتنەبەری ڕێژکەی ئاشتیە و بەکارهێنانی زمانی دانوستانە بۆ چارەسەرکردنی کێشەکان تەنها یەک خاڵ نەبی ئەویش ئەو چەکدارانەی کە چەکداری نایاساین لە عێراقدا ئەمانە چەندین جار بردومانی چەمچەماڵیان کردووە و دوو بژاردە بەکارن یەکەم وازهێنان لەو بردومانە و ئەم هێزانە لە ناو هێزە ڕسمیەکانی عێراقیدا ڕێک بخرێن. دووەم ئەگەر نەکرا تەبەن سەرۆک باڤڵ تاڵابانی لە بەغدا و پەیامێکی هەرەشە ئامێز بوو ئەگەر بەردەوام بن و یاخی بن لە یاسا و زیان بگەێنن بە ئابووری ناوچەکە بە تایبەتی ئەمە پرۆژەیەکی استراتیژیە تەنها مە بوو پارێزگای سلێمانی و کەرکووک و هەولێر و دووکنە بۆ کۆی عێراق سوودی هەیە ئەوە ئەو کاتە یەکێتی وەڵامی ئەو گروپانە دەداتەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سەیدا لەتیف نێرۆیی ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لە شاری سلێمانی لەگەڵمان بوو. سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. ئێوەش ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.